کارکردنی منداڵان لە کۆی نزیکەی 8 ملیار مرۆڤ لەسەر زەوی 3 ملیاریان منداڵن و لەو ڕێژێش 160 ملیۆنیان کار دەکەن. 79 ملیۆن منداڵیش کاری قورس ئەنجام دەدەن. بە پێی وتەی شارەزایان و توێژەرانی بواری منداڵ، زۆرترین ڕێژەی پێشێلکاری دەرحەق بە منداڵان و کارپێکردنیان لە وڵاتانە تۆمار دەکرێت کە تازە پێگەشتون و بەردەوام جەنگ و پشێوی میوانی وڵات و کۆمەڵگاکەیانە. بە پێیامارێکی ڕێکخراوێکی منداڵ، لە ساڵی 2021 نزیکەی 500 منداڵ بەهۆی کارکردن و سەرپەرشتی نەکردنی دایک و باوکیان خانەوادەکانیان ڕاپێچی بەردەم دادوەرکراون و بەڵێننامەیان لێوەرگیراوە کە بە بیانووی خراپی دەستهاتی ڕۆژانەیان منداڵەکانیان نەخەنەوە سەرجادە و شەقامەکان. یاساناسانیش نیگەرانن لە نەبوونی یاسایەکی تایبەت بە مافی منداڵ لە عێراق و دەڵێن لە مادەی 30 دەستوردا تەنها باس لە مافی خێزان کرا و هیچ سزایەکی ڕوون بۆ ئەو دایک و باوکانە دیاری نەکراوە کە منداڵەکانیان ناچار بەکاری قورس دەکەن. بەهۆی بەرکەوتنیان لەگەڵ هەموو جۆرە کەس و لایەنێک بەشێک لەو منداڵانە تووشی کێشانی جگەرە و مادە هۆشبەرەکان و تەنانەت بازرگانی کردن بەو مادە مەترسیدارانەوە بوون. لە وەڵامی پرسیارەکەتانە تەنها ئاەتێکەوە ئاماژە ئەکا بۆ ئەوەی کەوە ئینسان چۆن هەڵسوکۆت بکە. ئاەتی قورئانی پیرۆزەکە فەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا يقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. صدق الله العظيم. خواهی پەروەردگار لەم ئاەتە هەڕەشە ئەکا بۆ سەر هەموو دایک و باوکێک و بۆ سەر هەموو خاوەن مناڵێک کە ئاگایان لە خێزان و ماڵ و مناڵیان بێ تاوەکو لە پاشە ڕۆژە بە ئاگرێک نەسووتێن کە سوتەمەنیەکەی برێتیە لە خۆیان لە ئینسان و لە بەرد و دار کە ئاگری جەهەنمە لە قیامەتەوە ئاگری دەرونیشە لە دنیادا. بێگومان کە تۆ مناڵێک هەبێت و مناڵەکە بە باشی پەروەردە نەکەی لە پاشە ڕۆژە ئەبێ بەهۆی سوتاندنی دڵ و دەرونی تۆ لە ناو هەر لە دنیادا. لەبەرەوە پێویستە لەسەر ئینسان کە مناڵی بوو کە مناڵەکە بە قۆناغەکانە تێپەڕێم یەکەم جار ناوی پاکی بۆ بدۆزێتەوە و خەتەنەی بکاوەکو سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ناوەکەی ناوێکی پاک بێت تاوەکو کە گەورە بوو بکێتە شوێن ئەو ناوە پاکەی کەوا نەراوە. دوو هەمیان کە گەورە بوو بە ئەوەی کەوا خۆی بناسێ پێویستە لە ئامۆژگاری کردن و لە هاڵنان بۆرە و کردەوەی چاک قسووری لێ نەکەوە دائیمە داینێ نەسیحەت و ئامۆژگاری بکە و کاتێکیش کەوتە ئەوەی کە بتوانێت ئیشێ بکە ئیشێکی بۆ بدۆزێتەوە یابی لێرە بۆ لای ئینسانێک کە ئەو ئینسانە خێرخوا بێ و ڕێگەی خەیری پیشان با و ئیشی چاکی پیشان باتە سوودی بۆ باوکودایکیشی هەبێ و بۆ کۆمەلگا هەبێت. ئەگەر بینێرە بۆ شوێنێکەوە ئەو شوێنە خراپ بێت و پاشە ڕۆژ بە خراپی دەرچێ ئەوە باوکودایکەکە گوناهبارە بن چونکە باوکودایک بە پێی یاسای ئیسلام تاوەکو مناڵەکە باڵغە بێ مەسئول و بەرپرسیان لە بەردەم خوا و لە بەردەم مجتەمەعە بەرامبەر بەو هەڵسوکەوتی ئەو مناڵە. بەڵام کە باڵغ بوو کەوتە سەرخۆی کەوا باڵغ بێ ئیتر مەسئولیەتی ئەوان نامێنێ گوناهبار نابن بەڵام پێویستە هەر ئامۆژگاری بکەن و نەسیحەت و ڕێنمویان بکەن. لەبەرەوە پێویستە شوێنێکی بۆ بدۆزنەوە کە بتوانێت ئیشی تیا بکە و ئیشەکەی لە توانای خۆیان بێت و ئەو ئیشە هەڵی نەنێ بەهۆی وەساکەوی یا بەهۆی مامۆساکەوی یا بەهۆی هەر شتێکەوە بەرەو ڕێگەی خراپ بیبات تا بەرەو کاری بیبا بەرەو ئیشێک بیبا کە خەیری بۆ مجتەمەعەکەش و بۆ بنەماڵەکەیشیان هەبێت. مناڵ بۆ وتمان عەرزم کردن کە باوکودایک مەسئولن لیان لە پێش هەموو کەسێک پێش مامۆستا پێش مەکتەب باوکودایک چونکە ئەوانمان لە بەردەستی باوکودایکە پەروەردە بن. ئەو باوکودایکە بەلای کەمەوە لە هەفتەیەکا جارێک لە 2 هەفتە جارێکا داینێت ئەو مناڵە و محاسبەی بکات لەسەر هەسوکەوتی و محاسبەیەکی ڕەخنەیەکی بەنای لێ وەرگێت و بڵای لێ نەکا کە عاجزی بکە ئەبێ وای لێ بکاکەوە خۆشەویستی دەربڕێ بۆی تاوەکو بتوانێت قسەکانی وەرگێ
و ئێمە ئەبینین زۆر باوکودایک هەیە یا زۆر مامۆستا هەیە بەداخەوە تەنها هەڕەشەی خوا ئەنێرێ بۆ سەر مناڵەکان یعنی ئەیانەوێ ئەڵێن لە خوا بترسن ئێمە نابێ مناڵوا پەرودە بکەین کە تەنها خۆپی خوای هەبێ ئەبێ خوای خۆش بێت لەبەر خۆشەویستی بکەوێتە شوێن خوا نەک لەبەر لە ترسانە چکە لە ترسانە کە گەورە بوو تۆزە ترسەکەی نەما لەوانەیە پشت بکاتە خوا بەڵام ئەگە بە خۆشەویستی و خۆشەویستی لە خوا لە ناو دڵ و دەرنیا دروستەکەن هەرگیز و هەرگیز لە خوا نابێتەوە و ئەبێ بینێری بۆ کۆمەلگایەک بۆ ناو کۆمەڵێک بۆ ناو مەکتەبێک کە ئەو مەکتەب یا لە مزگەوتێکا پەروەردە بێ بە قورئان خوێندن و بە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام ڕابێت تاوەکو نەک بچێت لە ناو کۆڵانەکانە لەگەڵ مناڵی خراپە و لەگەڵ هێنا هەڵس و کەوت بکە ئەگەر بەو شێوە نەبێ ئەو باوکودایکە مەسئولن لی خۆی لە ڕاستیە بە شێوەیەکی گشتی ئیشکردنی مناڵ لە دنیا توانین بڵێن زاهرەیەکی جیهانیە بە پێی داتای ڕێکخراوی ILO بێ کاری ڕێکخراوی کاری نێودەوڵەتی زیاتر لە 160 ملیۆن منداڵی ئیشکەرمان هەیە یاواتە لە 10 مناڵێکی ئیشکەر هەیە و نیگەرانەکان زیاتر لەسەرەوەی بەڕاستیەکەی 79 ملیۆن زیاتر لە مناڵانە کاری مەترسیدارەکەن بە نسبەت هەرێمی کوردستانەوە لە ساڵی 2016 ئێمە مەسێکمان کرد ڕووپیۆیەکمان کردووە بەداخەوە بەشێکی زۆر لەو مناڵانە کاری زۆر مەترسیدارەکەن بەڕاستیەکەی ئەتوانین بڵێن ئیشپێکردنی مناڵمان هەیە یعنی کەمتر لەوەی کە بڵێن ئیشکردنی مناڵ لەگەڵ ئیشپێکردنی مناڵە شتێک تێکەڵە بێ پێوترێ تەسەول یاخود سوالکردن چونکە جیهانی مناڵ بە شێوازیەکە ئەوەندەی حەزی بە جیهانی خۆیەتی ئەوەندەی حەزی بە یاریکردنە کەمتر حەزی بە ئیشکردنە ئێمە لەو ڕووپیەوەمانە لە ساڵی 2016 کە ئەنجاممانە یعنی بەشێک لەو مناڵانە ئەتوان بڵێم لە سا 83 ئەو مناڵانە حەزیان بە یاریکردن بوو وەکو لەوەی کە ئیش بکەن واتە ئەگەر مناڵێک مخەوەلکەی لە نێوامی بڵێ ئیش بکەیت یاخود یاری بکەیت تێکەڵاوبی لەگەڵ جیهانی خۆتە ئەو دووەمیان هەڵەبژێرێ چونکە ئەمە سروشتی مناڵە منداڵ ئەوەندەی حەزی بە یاریکردنە ئەوەندەی حەزی بە جیهانی خۆیەتی کەمتر حەزی بە ناو بازار و ئیش پێکردن ئەوانە هەیە بۆیە ئەو مناڵانە کە بەڕاستی ئەیان بینین لە ناو بازار و شوێنە گشتەکانە بەشێکی زۆریان ئیشیان پێکرێت نەک لەوەی کە ئیش بکەن هەروەها لە سا هەفتا ئەم مناڵانە دابڕاون لە خوێندن واتە بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەیە کە جیلێکی نەخوێنەوار بەڕێوەیە بۆ عێراق و بۆ کوردستانیش و لە سا 83 مناڵانە لەگەڵ خێزانەکانی خۆیانە ئاژین و لە سا 90 ئەم مناڵانە ئاوارە و پەنابەرن واتە لە ناوەڕاست و باشوور عێراق و سووریا ڕویان لە هەرێمی کوردستان کردووە لە سا 1 بۆ لە سا 2 مناڵی هەرێمی کوردستانن هەرچەند ئێمە بۆ ئێمە هیچ ڕاستی جیاوازیەکی نییە مناڵی هەر شوێنێک بێت واتە ئێمە جیاوازی ناکەین لەوەی کە کورد بێ عەرەب بێت یاخود هەر ڕەگەزێکی هەبێت ئەمە هیچ فەرقێکی نییە بۆ ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئێمە لە ساڵی 2016 بەڕاستی بیرمان لەوە کردو پرۆژێکمان گەڵاڵە کرد لەگەڵ لایەنە حکومیەکانە دوای چەندین کۆبوونەوە کە ئەم مەترسیەمان بینی لە ڕاستیە چەندین کۆبوونەوەمان کرد لەگەڵ لایەنە حکومیەکانە بۆ ئەوەی لیژنەیەک دروستکەین خۆشبەختانە لە ساڵی 2007ەوە لیژنەیەک دروست بووە بە ناوی لیژنەی پاراستنی مناڵ ئەم لیژنەیە کاری ئەوەیە کە لە چەند کاتێکی جیاوازا دەرەچێت لە بەیانیان لە نیوەڕوان و هەمان کات لە ئێواران و شەوانیشا دەرەچێت 2 توێژەر و 6 پۆلیسی هۆبەی پۆلیسی نەوجەوانان و هەروە 2 شۆفێر ئەم لیژنەیە لە نێوان ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و قایمقامیەتی سلێمانی و هۆبەی پۆلیسی نەوجەوانانە دروست بووە خۆشبەختانە توانین بڵێن ئەنجامێکی باشی هەبووە ئەم مناڵانەی کە ئەیان بینین لە شوێنە گشتی و ناوبازارەکانە ڕەست دەکرێن دوایە کە ڕەست دەکرێن ئەبرێنە پۆلیسی نەوجەوانان یاخود ئەبرێتەوە ماڵی نەوجەوانەکە خۆی یاخود مناڵەکە خۆی لێوە فۆرمێکی بۆ پڕەکرێتەوە دوجار ئەبرێتە بەشی یاسای قایمقامیەت هەر دوای ئەوە دایک و باوکی هەوێ لێ وەرەگرێ ناسنامەی لێ لەم دایک و باوکی ئەم مناڵانە وەرەگیرێت ئەبرێنە کاتب عەدل
لەوێ تعودێکی قانونیان پێپڕەکرێتەوە کە جاری کە نابێ ئەم مناڵانە بنێرنە سەر جادە و ئیستیغلالیان بکەن یاخود بازرگانیان پێوە بکەن. خۆشبەختانە توانین بڵێن بە فیدباکی خێزانەکان خۆیان یاخود خەڵکی ئەوانەی کە بەرکەوتمان هەیە لەگەڵیانە تا ڕادەیەکی باش ئەنجامی زۆر باشی هەبووە، چونکە بەڕاستی ئەگەم لیژنەیە نەبێت ئەتوانم بڵێم ئێستاکەنە چەندێ مناڵ ئیشکەرمان هەیە ئەو کاتە دووقات و سێقاتش ئەبێ. ئێمە ئەومان بیر نەچێ یعنی لەو 3 ملیارەی مناڵ کە لە جیهانە هەیە زیاد لە 160 ملیۆن مناڵ ئیشکەر هەیە. یعنی ئەمە شتێکی زاهرەیەکی جیهانیە، نەک بڵێن زاهرەیەکە لە کوردستانە بەتەنیا. بەڵام ئەوەی کە بەڕاستی جێگەی نیگەرانیە کوردستان لەگەڵ ئەو داهاتە باشی کە هەیەی ئەبایە بەم شێوازە نەبووە، یاخود عێراق لەگەڵ ئەو سەرەت و سامانە زۆری کە هەیەی نەبوو بەم شێوازە بواە. هەرچەندە ینی بەپێی داتاکانی ILO ئەو وڵاتانی کە زیاتر شەڕ و ئاژاوی تایە بارودۆخی اقتصادی و سیاسی ناجێگیرە ئەو وڵاتانە زیاتر مناڵی ئیشکەری تایە. بەڵێ ئێمە هەر وەکو ڕێکخرا و چەند ڕووپێوێکمان کردووە هەر لە ساڵی 2016 ئێمە ئەوەی کە مەسحمان کرد 424 مناڵی ئیشکەرمان هەبوو. لەم 424 مناڵە بەشێکی زۆریان توانین بڵێن ئیشی قورسیان نەکرد و کاتی کارکردنیان بە شێوازێکی ناڕێکخراو بوو. یعنی معدەلی ئیشکردنی ئەم مناڵانە زیاد لە 9 ساعات بوو. یعنی مناڵمان هەبووە مەسەلەن 12 نیۆڕۆ هاتووە 10 شەو ڕۆیشتێتەوە 9 شەو ڕۆیشتێتەوە، یاخ من بۆ خۆم ینی 12 شەو مناڵمان بردووەتەوە. ئەمە کە جێگەی نیگەرانیە بەڕاستیەکەی مناڵێک تەمەنی 4-5 ساڵ بێت 12 شەو لەسەر جادە بێت. بەڵێ بەڕاستیەکەی ئەمانە ینی لە کوڕ لە کچ لە ئاوارە لە پەنابەر بەشێکی کەمی وەکو سەرتا ئاماژەم پێ مناڵی ناوخۆن. هەروەها ئەم مناڵانە توانیم ئێمە هەل ئەوەی کە قانونی عمل ئاماژەی پیاوە کە مناڵ نابێت لە خوار 15 ساڵەوە ئیش بکات، لەسەر و 15 ساڵەوە کاتێک ئیشەکات بە کۆمەڵێ مەرج و شروعی داناوە کە مەسەلەن ئەم کارە نابێ قورس بێ نابێ کاریگەری لەسەر سلوک و خوێندنی هەبێت. ینی دیاری کردووە کاری ڕێکخرا و کاری ناڕێکخراو. بەشێکی زۆری ئەم مناڵانە کاری ناڕێکخراوەکەن، کاری ناڕێکخراو بەو مانایی کە ئەم منداڵانە لەگەڵ کەسوکاری خۆیانە ئیش ناکەن، لەگەڵ دایک و باوکیانە ئیش ناکەن، دێنە سەر جادە لەگەڵ خەڵکێکی نەناسراوە بەرکەوتنیان هەیە، تێکەڵاوبوونیان هەیە. کاری ڕێکخراوشمانەیە ئەوەیە کە منداڵێک لەگەڵ دایک و باوکی خۆیان ئیشکە لە بازاڕا بۆ من لەگەڵ باوکیا ئیشەکە کارێکەکە ئەوش بەو مەرجەی کە کاریگەری خراپی نەبێت لەسەر سلوک و خوێندنی. بەڵێ بێگومان ئەو مناڵانە هەمویان بەپێی قانونی عمل ئێمە چکە یاسایەک هەیە ئاماژەی پیاوە ئەم مناڵانە لە خوار 15 ساڵەوە بوون. ئەم منداڵانە بۆیان نییە لە خوار 15 ساڵەوە ئیشکەن. ئەینا ئەگەر ینی ئەو مناڵانە وەرگین کە لە سەر و 15 ساڵەوە بۆ 18 ساڵن بەڕاستی توانم بڵێم داتایەکی زۆرترە. ینی زیاد لەو ژمارەیەکە کە ئێمە دەستنیشانمان کردو و فۆرمان بۆ پڕ کردوێتەوە، ینی زۆر زیاترن لەوە. سەرەتا مناڵ فئەیەکی زۆر گرنگی کۆمەلگایە بناغی دروستبوونی خێزانە. یاسادانەری عێراقی ئەگەر بە دیاریکراوی باسی بکەین هاتووە سەرەتا لە دەستورەوە بابەتی مافی مناڵی وروژانوە لە مادەی 30 دەستورە ئاماژە بە خێزانەکە کە مافەکانی خێزان لە زمینە ئافرەت و مناڵ باسەکە کە پێویستە دەوڵەت بەرپرسیارەتی ڕێخستنی ژیانێکی شایستە و شەرەفمەندانە بۆ مناڵەکان تەرخانکە. ئەمە لەسەر ئاستی دەستور کەینە سەر ئاستی یاساکارپەکراوەکان طبیعی ئەبێ تۆ تەعریفێکی مناڵکەی بزانین مناڵ کێیە بۆی تۆ بتوانی حقوق و واجباتی بۆ دیاری بکەیت. بەپێی یاساکارپێکراوەکانی عێراق ئەتوانین بڵێن لە ڕووی مەدەنی و مناڵ ئەو کەسەیە یاخود ئەو کەسێک کە ئەهلیەتی تەواو نییە. ئەهلیەتیش بەچی دیاریکرێ بە تەمەن دیاریکرێ. هەچ کەسێ لە عێراقا 18 ساڵی تەمەنی تەواو کرد ئەوە کەسێکی پێگەشت و لە ڕووی عەقلیەوە ئەگەر نەخۆشی عەقلی نەبێ ئەگەر خوا نەخواستە خاوەن پێداویستی تایبەت نەبێ لە ڕووی عەقلیەوە بە مناڵ دانانرێت 18 ساڵی تەواو کرێت. کەواتە پێچەوانەکەی چییە؟ هەچ کەسێ 18 ساڵی تەواو نەکرد بێ حکمی سەبی هەیە یا سەبی ممەیەز یا غەیرە ممەیەز. ئەمە لە قانونە مەسەڵەحاتێکی قانونی بۆ کەسانە بەکارهێنرێ کە 18یان تەواو نەکرد یاخود لە ڕووە جەزایەکەوە توانین پێی بڵێن حەدەس. کەواتە قانونی عێراقی لە دوو گۆشەنیگاوە سەیری
فئەی مناڵەکە فئەیەکیان فئەیەکی مەدەنیە کە حقوق و واجباتی هەیە ئەمە بە جۆرەی قانونی ئەحوال شخصی ئەحکامی بۆ داناوە لە قانون ڕێعایی قاسرین ئەحکامی بۆ داناوە و لە ڕۆستیزایەکەشەوە کاتێک کە مناڵێک 18 ساڵی تەواو نەکردو تاوانی ئەنجامەدا بە پێی قانونی ڕێعایی ئەحداس مامەڵی لەگەڵا کات و ئەحکامی تایبەت بەخۆی هەیە. بێگومان یاسادانەری عێراقی لە یاسای ڕێعایە قاسرین چاودێری ناکامەکانە ئەحکامی بابەتە دارایەکان یا مالیەکانی مناڵی ڕێخستۆ بوون مناڵی بێ ئیشکا یا مناڵێ لە ڕێگەی وەرەسەوە ماڵ و مڵکی بۆ جێ ئەمێنێمە چۆن تەعاملی لەگەڵا کرێ. قانون ڕێعایە قاسرین ئەم حاڵەتەی دیاری کردووە کە مادام مناڵەکە خۆی تەمەنی قانونی تاو نەکرو هەژدەی تاو نەکرۆ ئەکرێ قەیمەکەی یا وەسیەکەی یا وەلیەکەی هەڵسێ بەکارەکانی واتە یا باوکێتی یا دایکێتی یا مامێتی یا باپیرێتی بەرپرسیارەتە قانونیەکان ئەوان هەڵێگرن تەعاملەکەن بە ماڵەکانیەوە بە ئەموالەکانیەوە بەو شتانەوە کە هەیەی یاخود کاتێ ئەم مناڵە بۆ نمونە تاوانێکە کات و بەرپرسیارەتی تەعویزەکەوێتە سەرشانی کێ ئەیاتەوە وەلی وەسیەکەی لە ماڵەکانی مناڵەکە ئەیەنەوە و دایرێک شمانەی پێوترێ دایرەی یاخود بەڕێوەبەراتی چاودێری ناکامەکان کە ئەو کاران ناکات. ئەو بابەتی تر حکمی ئیشکردنی مناڵ چێ لە قانونی عێراقیە دیارە بەگشتی مناڵ تا 18 ساڵیش تاواکە ئەبێت لە بیئەی حیاتی مناڵی خۆیان بژی مافە سەرەتایەکانی بۆ دابین کرێ بۆ مافی ژیانە ئەبێ خێزانەکەی بۆ تەرخانکە مافی بەخێوکردنە مافی خوێندنە مافی ژیانێتی لە ژیانێکی ئاشتیانەیە لە چوارچێوەی خێزانەکەیە مناڵ مافی بۆی هەیە تعبیر لە بیر و ڕای خۆی بکات بەڵام بە نیسبەت کارکردنەوە قانونی عەمەلی عێراقی ئەحکامێکی بە دیاریکراوی داناوە یەک دەواازەی داناوە بۆ بابەتی ئیشکردنی مناڵ ئەگەر کار بکە ئەبێ لە تەمەنی 15 بۆ 16 ساڵی ئیشکات لەو تەمەنە بۆرە خوار مناڵ بە هیچ جۆرێ نابێ ئیش بکات تەنانەت تەمەنی 16 ساڵ و 17 ساڵیشە مناڵ بە مەرج ئیشەکە مامۆستا نابێ هەموو ئیشێکی قورسی پێ بکرێ کاتژمێرەکانی کارکردنی مناڵ لە قانونی عەمەلی عێراقیە نابێ هاوشێوەی کارکردنی تەمەنی کەسێکی گەورەتر بێ کرێکارێکی گەورەتر بێ مناڵ کاتێک کارەکە بە پێی قانونی عەمەلی عێراقی نابێت لە شوێنی زۆر گەرمە شوێنی زۆر ژاوە کاری پێ بکرێ نابێت لە شوێنەکە کاری پێ بکرێت کە حکومەت ئاگای لێ نەبێت دەوڵەت ئاگای لێ نەبێت کاری قورسی نابێت پێ بکرێ مناڵ نابێت لە کانەکانی خەڵوس لە شوێنی ئاسنگەری لە شوێنی کاری قورساکاری پێ بکرێ و ئەحکامەکانی ئیجازات بابەتی مۆڵەت وەرگرتن پێدانی پارە هەمووی حاڵەتی تایبەتی خۆی هەیە کە نابێ هاوشێوی کەسێکی گەورە تەعاملی لەگەڵا بکرێ. دیارە وەک باسمان کرد مناڵ لەو تەمەنەیە ئەبێ خۆی ناتوانێت تەسەڕوفاتەکانی بە شێوەیەکی تەواو ئەنجامدا ئیلا ئەگەر لە قانونی ئەحوال شخصیە حکمە مادەیەکمان هەیەڵێ ئەگەر مناڵ گەشتە تەمەنی 15 ساڵ و زەواجی کرد بە ئیزنی مەحکەمە ئەما بێتە ئەوەی کە تۆ حسابی کامل ئەهلیە لەگەڵا بکەی واتەم کەسێک مادام زەواجی کردو توانێت ئیداری خێزان بە کەواتە ئەدوانێت ئیداری تەسەڕوفاتە تیجاری و مالیەکانی خۆشی بات. بەڵام ئەم مناڵانی کە ئەبینی لە ناو بازاڕەکانی کوردستانە بە دیاریکراوی بۆ نمونە لە شاری سلێمانی ئەبینی عەلاگا فرۆشە یا دەستگێڕە یاخود عەرەبانەی پێیە یاخود کارتی مۆبایل لە فرۆشێ ئەمە بەڕاستی ئەبێ خێزانەکەی ئەرکی پەروەردەکردنەکەی بە پێی قانون لە ئەستۆ بگرن یعنی لەم کاتا وەسی وەلی قەیمەکەی مەسوولە بەرپرسیارە بە پێی قانون ڕێعایە قاسرین کە ئیداری مناڵەکەی بە نەفەقەی بچێشێت لە قانونە نەفەقەی مناڵ بۆ کوڕ هەتا 18 ساڵ تەواوەکات هەتا خوێندن تەواوەکە لە ئەستۆی باوکەکەیەتی کچ هەتا شووەکە و زەواجەکە ئەینەشت لەسەر شانی باوکەکەیت و لەسەر خێزانەکەیتی کەواتەمانە کە لە ناو بازارە ئیشەکەن بەڕاستی بە پێی یاسا وەلی وەسی و قەیمەکان خێزانەکانیان بەرپرسە ئەگەرچی خێزانەکەشیان لە ڕووی دارایی و توانێت ئەوان نەبێ بەرپرسیارەتی بەخێوکردنی مناڵەکان بگرنە ئەستۆ لەم کاتا بەڕاستی بێت دەوڵەت ڕێگەی دامودەستگا و مؤسساتەکانی خۆیەوە کە دایرەی ڕێعایە قاسرینە کە دایرەی زەمانی اجتیماعیە بێنە پێشەوە ئەم بابەتە چارەسەرکە. خی پەروەردگار لەم ئاەتە هەڕەشە ئەکا بۆ سەر هەموو دایک و باوکێک و بۆ سەر هەموو خاوەن مناڵێک کە ئاگایان لە خێزان و ماڵ و مناڵیان بێ بەپێی داتای ڕێکخراوی ILO بێ کاری ڕێکخراوی کاری نێودەوڵەتی زیاتر لە 160 ملیۆن منداڵی ئیشکەرمان هەیە یاواتە لە 10 مناڵێکی ئیشکەر هەیە. یاسادانەری عێراقی ئەگەر بە دیاریکراوی باسی بکەین
هاتووە سەرەتا لە دەستورەوە بابەتی مافی مناڵی وروژانوە لە مادەی 30 دەستورە ئاماژە بە خێزانەکە کە مافەکانی خێزان لە زمنیە ئافرەت و مناڵ باسەکە کە پێویستە دەوڵەت بەرپرسیارەتی ڕێخستنی ژیانێکی شایستە و شەرەفرەندانە بۆ مناڵەکان تەرخانکە. ئەمە ئەیبەی بۆچی؟ بۆ دوکان. ئەیبەی بۆچی؟ دوکان. دوکان بە چەندەی فرۆشی؟ دینار؟ نه بەسە. 100 دینار؟ دوکانەکان لێ دەکڕن؟ لە بۆ مرشک. بۆچی ئەمە فرۆشی بۆچی؟ لە بۆ مرشک. پێویستان بە پارەی لە ماڵەوە؟ لە حوتی بەیانی سبح؟ هەتا کەی؟ هەتا ساعە 8. بای چەنە فرۆشی؟ وەڵای بای 12 بای 10 هەرەوە ڕۆی لە ماڵەوە. ئەڵێن باوکو دایکەکان ئێوە مناڵتان بووە و بە خۆشەویستیوە و بە دڵ و دەروون بە پەرۆتان کردوون بەڵام ئاگاتان لە مناڵەکانتان بێ و نەیەڵن بچن تێکەڵی هەنێ مناڵی خراپ بن و کاتێکە گەنجە بن تێکەڵی هەنێ گەنج بن کە بەرەو خراپە بیان بات. بەپێی داتاکانی ILO ئەو وڵاتانی کە زیاتر شەڕ و ئاژاوی تایە بارودۆخی اقتصادی و سیاسی ناجێگیرە ئەو وڵاتانە زیاتر مناڵی ئیشکەری تایە. ئیسمان هەیە لە دادگاکانی سلێمانیە لە ڕەگەزی مێینە مناڵمان هەبووە بۆ نمونە لە تاوانی بەکارهێنانی مادەی هۆشبەرە تێوەگلاوە. بەشێکی زۆری ئەم خانەوادانە کە ئێمە ئاچین دانشین لەگەڵیانە گفتوگۆکەین لەگەڵیانە بەشێکی زۆران کە قسەیان لەگەڵاکەین بۆچی مناڵەکەت ئەنێریتە سەرجادە و ئیشی پێەکەی بەشێکی زۆریان ئەتوان بڵێم لە 99 پاساویانەوەیە کە لەبەر هەژاریە. هاوشێوەی بوونە قوربانی بەشێکی زۆری هاوڵاتیان و پیشەوەران بەهۆی بڵاوبوونەوەی ئەو منداڵانە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان خودی ئەو منداڵانەش قوربانی نادادپەروەری و پتەونەبوونی خێزان و ڕۆژانەش لەلایەن کەسانی نابەرپرسیار و هەلپەرستەوە بەکار دێنرێن و تەنانەت هەندێکیان ڕوبەڕووی دەست درێژی سێکسی دەبنەوە. لیژنەی فتوای هەرێمی کوردستانیش بە فەرمی کارپێکردنی منداڵ بێ ڕەچاوکردنی توانا و تەمەن ڕەت دەکەنەوە و داوا دەکات خێزانەکان هاوشێوەی کارکردن بە منداڵەکانیان لە چوارچێوەیەکی یاساییدا جگەرگۆشەکانیان بەرەو ناوەندە پەروەردەیی و مزگەوتەکان هان بدەن. لەم بەشەی بەرنامەکەماندا بە شێوەیەکی مەیدانی هاتووینەتە ناوەندی بازاڕی سلێمانی یاخود شاری سلێمانی بۆ بینینی ئەو منداڵانەی کە لە شەقامەکان و لە کۆڵانەکان و لە بازاڕەکاندا کار دەکەن کە وەکو شارەزایان و میوانەکانی بەرنامەکەم ئاماژەیان پێدا کە پێویستەکە ئەو منداڵانە یان کاری سووک بکەن یاخود دەبێت لە سەروی تەمەنی 15 ساڵیەوە بن. دەمانەوێت بە شێوەیەکی مەیدانی سەردانی بازاڕەکە بکەین و بزانین ئایا ئەو منداڵانەی کە کار دەکەن لە چه ئاست و لە چ تەمەنێکدا و لە هەمان کاتیشدا تا چەند ئەو کاری دەیکەن لە ئاست تەمەنەکەیاندایە و تەمەنی کوامیشان لە سەروی 15 ساڵیەوەیە. خۆ ئەگەر لە خوار 15 ساڵیەوە بوو ئەوە وەکو میوانە یاساییەکەمان ئاماژەی پێدا ئەوە کارێکی نایاساییە و ئەو دایک و باوکەی لە کاتێکدا منداڵەکەی هەر تاوانێ بکە ئەوان بەرپرسیاری یەکەمن لەگەڵماندا بن. قەت بۆ قسەیان لەگەڵاکەین من نایانجوێن تعاملیان لە تعاملیان لەگەڵاکەم نێشتە نەیانجوێن منێشتێ هەتا شتیشیان پێ ناخۆش هەر لە دوورین زارێکم ڕەم نێتە پێش زۆر حەدم بۆ بێ ئەچمە دەرەوە. خەڵکی کوێن؟ سەلاحەدین. سەلاحەدین بۆچی ئەم کارە ئەکەن؟ وەڵڵاهی نازانی وەرکردی چی ئەوە کردازانی شە بەبەسی هەسا هەی شغل والله بثلاثة. ثلاثة؟ 3000. احتياج بهاي مال يعني؟ ايه. وين أهلك هسه؟ هناك بشوارباخ. شوارباخ؟ إيجاركم 250 225 لغلا. روجانة كم فلوسن؟ يقول لك اليوم بيش بعين؟ بشوار هسه هاي شوار ايه. تايسا شوار زار بياخذوه؟ حتى الآن؟ ايه. شوار زار بياخذوه؟ 4000؟ ايه سوق ماكو. ماكو؟ اي والله. انتو ناوتشيا؟ من الرسول. رسول خلط في الرسول صلاح الدين. صلاح الدين كردي قوباشة وايا؟ يكتوز. يكتوز؟ لكي وقت من تأيرا كردستان؟ والله نازانم. صالك بيت؟ يا صال. صالك بيت. إيش تشي غيليرة؟ علاقة. علاقة؟ بله. علاقة بتشنا؟ 250. 250 بله. روجانة كم فلوشي؟ الثمن بششوني. ششوني؟ بله. تايسا 6000 وبياخذوا وايا؟ ساعة حوت الريلة ماله. حوت؟ بله. لحوتي بياني صبح؟ بله. هتاكي؟
حتى ساعة هشت باقي چەنە فرۆشی والله باي دوانزا باي دا هلا الرأي لمالو هەستا ماڵتان لەکوێیە الساعة لسان شنار سەرچنارە بله بە چەنە مانگانە موچەی کرێ خانووقەتان 300,000 بله ئەم هەوڕانی تۆشە بە هەمان شێوە خەریکی عەلاقە فرۆشتن بله ناوت چییە كرار چەند كرار تەمەن و چەنە عمرك تسعة تسعة علاقة فروشي لكي وهاتي تتدرو لكي وهاتي تتدرو هشت ساعات كم ساعة ايش قد تجي ساعة هشت لهشت وهاتي تتدرو چند فروشتوها بش بعد 3000 لا 3000 فروشتوها جواكي قرمة حستك اللي مع لويتا ايسا اي بو هاتي تتدرو ليش تطلع هيا يعني هم تاتمنى كانت انا اوا كما بله بله امكاريكن اگر بهتا وبجيويدان باش بايم ايشتا كرت بله هل تان كرت لو شتان كرت لصلاح الدين بازار يعني هل راح توم بردوام ايش كان قلنا دنا تمنو اول اقول لك ما لو بيت انا اللي بتشن ايش كان لا والله خذ حزقن بس منه ايش هيك بس هو ايش كان بله قرمنيه استا عم كاتا قرمنيه لا والله غير مزبور اي بوتشي ناروتو استا والله ينام نابت بله فارنيه عصر روي اسرونو بله سروي بابا اخوة منك وانا الا مكتب خويني لسا بله شلون مكتب خويني يبو بله ايش بله ولي بيانج رفيقتان هي استا جرب كيشي هي لا نيا رفيقتان ام لا لا نيا نية دنيا بي تو 8 سنه والله نازل 15 15 صادي زور باشا وتمام انا شور باخه برادرتان هي جرب كيشي ولا عندك اطفال يشربون سجاير لا نيا لا والله من اصلا هي جرب كيشي ناو كاس ناي كيشي ناو زور منا ويا احمد احمد مالي من الشيخ عباس تا اجارك بدوصا دوصاز خوم اللي دكا من لا مدرسة لبولي شوار شوارن والله بس ابراهيم لقدر او كره درناچه روجي چنه فروشي باي چن والله روجي 9000 5000 10000 خلي معاملي چون لقلتانا والله شاكا چاكا ريستان ليغرن اه اي شركه قلبيكو على كرة السوق ولا تشتي خرابة يقلنا بلدها ايو خوتان شاهدي وبابتن شاهدي ادم دنيا آلية سلامة آلية بارك لكم بدها كز نماز هاي كاملة آلية بدها ما صوصة بيشتري لأنا بيندار كان تنتاوتو من ولا يك زال يا أبوليس آلية بيك زال غلطك يك بوليس آلية بيك هذا ما شركة نجابيت نايل ليش عمل رجع تشكال ما لقوني يوم أبد أما أنا من دال أنت من يا كموانيا ثمانية جي وايد 15 شانس طالب نالي شيء والله أبدا عشان شيء خراب يقلبنا بشوك شيء يا تمن بشوك شيء على والله جاي تشتغل عليها بلاغة جسر سيكتي بوليس قاعد يجي شركة طاوو عند الدكاندار كان الله طاوو بيزار بوين لويكا يبقى كيف لي بيزار حكومة دي حكومة دي بوليس قاعد يدار حد بايد دكان كان يعني اللي كذا يا بوسي طاو بيزا على ما عليه بابا طالع وسي هذا اللي هذا ده شيء تعليق لعفة إنه أو ده مثلا شو على عفة بينا ما صار زاد شو على عفة بينا ما صار همي أوانين هاي يعني ساتو وات ليها تو أمادي باره بيت بس لبره باره بيت هادو كاي ماني ده زمان ده ورقين بوليس عليه دانين مانغنا بباره كده مورجي عليه بيني لا مانه بوس أو له تأثير لبازاري وش كدو ني بيتلم هذا مو دكان كاو سيبني نقبل ولا يتدرو ستان لقلا كدو كذا من الله نبو من الله كان خويا دور كونا و كده ما شيء بوليس من بوليس من باخونا با أنا والله سجابو تشار عليها بوليس قادم زلمة يبدا أبينا بدو دوا كاريت وكو دكان دارك دوا كاي لك شيء إيه لك شيء كم دوا كاي ما قال لكم كم حكومة ديو شاري بحاكمه أبوليس يجي سجادة 20 ولا جادة بوليس ما بيدري
جزاك عيك على كفوجك أمامي عربة يجي كردي يا بوليس على زاكي غلط هيك ناو چییە؟ عبدالله عەبدوڵڵا آه ئیشەکەی لێرە؟ آه ئەوە چیت کۆ کردەوە؟ علاقة فروشي ئەو هینە چی بۆ الله يبو لابو محل محل آه چی لەکەی؟ الله يبو مرش مرش لێکرێ سا لەکوێ؟ أولي با بابچین بیێنی وەرە تعاشوا وەرە پامێ ئەمەیە؟ عمايا ئەمەیە ئەمە ئەیبەی بۆچی؟ بو دكان ئەیبەی بۆچی؟ بو دكان دوکان بە چەندەی فرۆشی؟ بانس 500 دینار؟ لا بنصا 100 دینار؟ دوکانەکان لێ دەکڕن؟ لابو مرشك بۆچی ئەمە فرۆشی بۆچی؟ لابو مرشك پێویستان بە پارەی لە ماڵەوە؟ لمالو نيو لابو دكان بۆ دوکانە کەی ڕۆیتەوە بۆ ماڵەوە؟ چوار بنج شش ڕۆژانە چەند پەیاکەی؟ چیە؟ ڕۆژانە یومیات دا ئێ دانیو 15 بانزار بەشی تۆکە؟ چیە؟ باشە؟ ئێستا بی بۆ کوام دوکانە؟ عادی بیبە عادی بووی بەرە باشە؟ لو دوورە؟ زۆر خەرە والله هەر ئەوەنگە چاو مەشغوڵەکەی دزیل لێکەن دزیل لێکن بەڵێ دزیەکی زۆرەکەن یعنی بەڕاستی تاسیرێکی زۆر زەربێکی زۆر گەوریان ناوە لە بازارەکە بەڵام ئێمە چارمانە دەسەڵاتنی هیچ مامۆستاقەت کرد گوێتان لێەوە بووە وشەی ناشرین وشەی نەشیا و بەکاربێننەوە ئێوە سرم سوڕەمێنێ ئێستا تقریبان تۆ زرم پێش نوێژی نیۆڕۆ لە مزگە بوو مناڵێکیانە نوێژێکی زۆر جوانی کرد بەڵام ئێستا بە ناشرینترین شێوە بە بێئەدەبترین شێوە شەڕەجنەویە کرد هەراوەدەوە داڵغەم کە ڕۆشت بوو کە هاتیوەتە زۆر جواندانشی داڵغم بەلای ئەو مناڵەیە ڕۆژ باشە ئەو مناڵە بەو شێوازە جوانە لە مزگە و نوێش بکات تربێتەکەی ئەوە بێ کە هاتەوە بازار عینەن بازاڕی بەبێ ئەوەی یەک وشەی جوانی لە دەم بێتە دەرەوە 1001 جنێی بەکتریاوە مامۆستا کورتا پرسیارم کە شایەتێکی باشی ئێوەیە لەوەی کە خۆتان لە نزیک ئەم منداڵانە ڕۆژانە ئەیان بینن جگەرە بکێشن ئەیان بینن ئەوە خۆیان ڕەدێکەنەوە وتم بزانم تا چەند ئەم منداڵانەی نزیک ئێوە کە تووشی ئەو خوانە بوون ئەکسەرێتیان جگەرا کێشن بڵێن تایەتی زۆریان لە گەورە و لە وەسەط و لە بچکۆلەکانی جگەرا کێشن ڕەدیەکەنەوە ئەو خۆی لەبەر کامێرەکەش ناخۆی جگەرا کێشن نەرەمویان ئەکسەرێتیان ئەنی تقریبان لە سا 6 بۆ 7 مناڵەکان لە گەورە بچووکەوە وەسەتەکان جگەرا کێشن ئاینی پیرۆزی ئیسلام و خودی یاسا دەستکردەکانی مرۆڤ و توێژەرانی بوارەکەش دژی کارکردنی منداڵان نین لە نێوان تەمەنەکانی 15 بۆ 18 ساڵی بەو مەرجەی کارەکە لە توانای ئەو منداڵانەدا بێت و لە جیهانی منداڵی بوون و یاریکردن دوور نەکەونەوە. لە یاسای عێراقیدا هیچ سزایەک بە ناوی زیندانی یاخو سزادانی منداڵان بوونی نییە، بەڵکو ئەوەی هەیە برنەژێر چاودێری و پەروەردەکردنێتی بە پێی وتەی بەشێک لە یاساناسانیش ئەو چاکسازیانە نەیانتوانیوە ڕۆڵی سەرەکی خۆیان وەک پێویست بگێڕن و دەرەنجامی تاوانەکان دەری دەخات هەر منداڵێک برابێتە ژێر چاودێری لە کارە بزێ و ناپەسەندەکان دوور نەکەوتوەتەوە. ئاینی پیرۆزی ئیسلام پێچەوانەی یاسا دەستکردەکان هیچ تەمەنێکی وەک ئاستی بلوغی مرۆڤەکان دیاری نەکردووە، بەڵکو لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر گۆڕانکاری بەسەردا دێت. لە هەرێمی کوردستانیش لیژنەی فتووا تەمەنی 15 ساڵی وەک بلوغی مرۆڤەکان دیاری کردووە. بە حەدی باڵغ بوون بەلای زۆربەی مشتەیدینی ئیسلامەوە 15 ساڵە. 15 ساڵە کە گەشتە 5 ساڵ ئیتر باڵغە بێ وەلای بەعزێکیش 18 ساڵە و ئەمە ئیتر لە 18 ئیتر ئەبێ بە ئینسانێکە ئەبێ بە خاوەنی خۆی و شریعەتی ئیسلام مەسئولیەتی و حەق و هینی داوەتە دەست باوکودایک هەتا 15 تا باڵغە بێ لەکایە باڵغە بێت تر مەسئولیەتی لەسەر نامێنێ یعنی مەسئولیەتی گوناهی هەر گوناهێ بکە مناڵەکە ئەکەوێتە سەر خۆی ناکەوێت سەر باوکودایک بەڵام ئەگەر لەسەر باوکودایک واجبە کە نەسیحەت و ئامۆژگاری مناڵەکانیان بکەن و ڕێنماییان بکەن بۆ ڕێگەی خەیر و چاکە هەتا باڵغە بن ئەگەر وایان کرد و قسووریان نەکرد لە ڕێنماییکردن ئەگەر باڵغ بوون و گوناهیان کرد باوکودایکە گوناهبار نابن بەڵام ئەگەر قسووریان کرد و گویان نایە هەتا گەورەیە بێ و ئەنجا بەرڵیان کرد تووشی گوناه و تاوان بوو باوکودایکە شەریکن لەگەڵیە
ئەمە حکمی ئیسلامیە لەبەرەوە واجبی سەرشانی باوکو دایک کە مناڵ ئەبێ لە دایک لە حوتا ناوی بنێ لە بۆ خەتەنە بکرێ و کە گەورە بوو تۆزێ بوو بە وەربێت کە ئەنج دانێ لەگەڵ خۆیان قسەی باشی بۆ بکە فێری ینی هەواڵی کۆمەڵایەتی خێری پیشان بە دینی پیشان بە ناوی خۆی پیشان بە ناوی پێغەمبەری پیشان بە و ئاینی ئیسلامی بخاتە ڕوو و خۆشەویستی بۆ ئاینی ئیسلام فێر بکە هەتا گەورە بێ و ئەبێ بە ساڵ ئەجا لە ساڵە ئەمری پێ بکە بە نوێژۆک و پێغەمبەرە فەرمێ ئەمری پێ بکە بە نوێژکردن و لە 10 ساڵی شالی بەڵام نەک بەلیانێکی وە ناڕەحەتی بکە و تووشی زەرری بکە ئەبێ لیانێکی خۆشەویستانە بێ بۆیەوە وەکو عەزمکردن نابێ مناڵ فێر بکەی کە تەنها لە خوا بترسێ ئەبێ فێری بکەی خۆشی بێت لەبەر خۆشەویستی ینی وا بێ کە گەورەیش بوو ئەو خۆشەویستی خوا هەر لە دڵ و دەرونیان بمێنێت وەڵا ئەو خاوەنکارە مەسئولە لەو کەسە لە ڕووی لە دووسێ ڕۆی یەکەم لە ڕووی هەڵسوکەوتی وجرە و کرێ و ئەمەی کەوا بەکرێگرێ ئەمە ویکە ئەبێ قسووری لێ نەکاوە بەچی گرتوێتی بەکرێ گرتووە لە وەکو پێغەمبەرە فەرمێ بێ کرێکار کرێکەی بیتێ پێشەوە عارەقەکەی وشک بێتەوە ئەبێ کرێکەی بۆ ئامادە بکەیت بۆی کەوا ئەهن بێت دووهەم ئەبێ ئەخلاق و ڕەوشتی پاک بێت لە بەرامبەر هێنەوە ینی زۆڵمی لێ نەکا کە کارێکی وای نا بەسەراکە نەتوانایە نەبێت ئەوانە مەسئولەتی ئەو ساحب ئیشەیە و ئیشە بێن نەسیحەت و مەجای ئەوەی با بچێ بۆ نوێژەکانی یا لە کاتێکە شتێکی دینی هەیە نەیەڵێ بڕوە ئەوە مەسئولەتی ساحب ئیش وەڵا ئاینی ئیسلام ئاینێکی پەروەردەیە پێشەوەی کەوا ئاینێکی عقائیدی و عیبادات بێ پەروەردەیە یعنی ئینسان پەروەردەیەکە لەسەر خوڕەوشتی بەرز و هەر خوڕەوشتێک کە بەرەو ینی فەوتانی بە ئاینی ئیسلام ئەمرەکە کە دوورکەوێتە لێ یەکەم ئەوەیەکەوە سوالکردن فێرکردنی مناڵ بە سوالکردن ئەوە یەکێکە لە کارە خراپەکان نابێ مناڵ فێری سوال بکەیت بێ فێری بکەی کە احتیمات بکاتە سەر کە ئیش و کار و هینی خۆی ئەمە یەک دووهەم نابێ فێری بکەی کەشتی خراپ بفرۆشێ شتێ بێکەوە نەفسێتی پێی بێتە خوارەوە ئەبێ دایمەن نەفسێتی مناڵ بەرزکەیت و حتا لە بۆ وێنە ئێڵێم پێغەمبەر فەرمی ئەگەر بە مناڵێکە دوور وەرە بدەمێ و دەستی کرد بە گیرفان تاوە هیچی نەیتێ ئەمە دوو گوناه تەگا دوو گوناهی یەکەم گوناهی ئەوە تەگاکەوە مناڵەکە فێری درۆکەی درۆی لەگەڵ ئاکەی دووهەمیان متمانەیشی لا نامێنێ مناڵەکەی دەجارێکی متمانەی بە هیچ کەسی تر نامێنێ ئەم دوو جا ئەو کارانیشکەوە بەو شێوە بێت متمانە و ڕاستی و هەستی بەرزی نەفسی لە لای مناڵەکە نامێنێ وەڵڵاهی وەکو ئاینی ئیسلام من قسەکەم لەگەڵ باوکیان ئەڵێم باوک و دایکەکان ئێوە مناڵتان بووە و بە خۆشەویستیوە و بە دڵ و دەروون بە پەرۆتان کردوون بەڵام ئاگاتان لە مناڵەکانتان بێ و نەیەڵن بچن تێکەڵی هەنێ مناڵی خراپ بن و کاتێکە گەنجە بن تێکەڵی هەنێ گەنج بن کە بەرەو خراپە بیان باد ئاگاتان لیان بێ و محاسبەیان بکەن و دائیمە ئەوەنیان هین مەکەن لەگەڵا مەکەن کە عەتب و بەزەیەکەتان بگاتە ڕادەیەکە تووشی حرامیش بێ هەر بووی داپۆشن ئەبێ نەسیحەت و ئامۆژگاریان بکەن و دووریان بخەنەوە لە ڕەفیقی خراپ و لە شوێنی خراپ و لەو شوێنانەی کەوا تووشی خراپەیە بن وە لە ڕاستیە بەشێکی زۆری ئەم خانەوادانە کە ئێمە ئاچین دانشین لەگەڵیانە گفتوگۆکەین لەگەڵیانە بەشێکی زۆران کە قسەیان لەگەڵاکەین بۆچی مناڵەکەت ئەنێریتە سەرجادە و ئیشی پێەکەی بەشێکی زۆریان ئەتوان بڵێم لە 99 پاساویان ئەوەیە کە لەبەر هەژاریە بەڵام ئێمە خۆشبەختانە ینی گفتوگویان لەگەڵا ئەکەین مەترسیەکانی ئیشپێکردنی مناڵیان پێ ئەڵێین یعنی بۆ خۆم کەیسم هەبووە مەترسیەکانم بە دایکی وتووە دایکی ینی ڕاستیەکەی زۆنی گەران بۆ دەستی کردووە بە گریان وتێری جارێکە مناڵەکە کچە 12 ساڵەکەم نانێنمە سەرجادە ئەمە جێگەی خۆشبەختیە بەڵام خێزانیشمان هەیە بە ڕاستیەکەی هیچ گوێ بۆ مەترسیانە نایەت بابەتی سوالکردن بەڕاستی بەشێکی زۆری ئەم مناڵانەی کە ئیش ئەکەن ئەتوانن بڵێم ئیشکردنەکەیان ئەوەی کە بنێشتێکیان پێەیە کلینیسێکیان پێەیە یان جامی سیارە پاکەنەوە بەڕاستی ئەتوان بڵێم پاساوێکە ئینا بەشێکی زۆریان سوال ئەکەن یعنی بەڕاستیەوە جێگەی نیگەرانیە خەڵکی ئێمەش ئەتوانم بڵێم
هۆشیارێکی ئەوەندە فراوان و گەورەی نییە کە ینی هاوکاری ئەم مناڵانە نەکات چکە هاوکاریکردنی ئەم مناڵانە جۆرێک لە چەساندنەوە ناڕاستەخۆ بۆ مناڵانە ئەڵین کە جاری کەش بێنەوە سەرجادە ئەمڕۆ هاتوون بەیانیش بێن دوو بەیانیش بێنەوە سەرجادە چکە خەڵکی زیاتر ئەوەندەی کە عاتیفیان ئەجوڵێت بەڕاستیەکەی ئەوەندەی هەستیان ئەجوڵێنرێت کە هاوکاری ئەم مناڵانە بکەن ئەوەندە بیر لەوە ناکەنەوە کە هۆکارە خراپەکانی یاخود ئەو ڕووداوانی لە پشت ئەم سوالکردنەوە هەیە چی مەترسیەکی لەکەوێتەوە. بەڕاستی ئێمە کاتێک کە دەرچوونەکەین بۆ من لەگەڵی ژنەکەمانە بەشێک لەو مناڵانە دواوی کە ڕستیانەکەین مەسەلەن بە شێوازێکی ئەوەی کە پێویست بێ بۆ مناڵ ئەخرێتە ناو پاسەکەەوە بۆ نمونە ئەم مناڵە ئەڵێن ماڵتان لەکوێ باشە ئەیبێن ئەڵێ ماڵمان لە فڵانە گەڕەکە کاتێ ئەچین بەڕاستی ماڵی لەوێ نییە یعنی ماڵی لە شوێنێکەیە ئەڵێ ئەو فڵان دەرگا ماڵی ئێمەیە ئەو ماڵە نییە یعنی ئەمە کێشێ بەڕاستی بۆ لیژنەکەی ئێمە یاخود بەداخەوە هەندێک لەو مناڵانە کە بینیومانن جگەرە ئاکێشن یعنی هەر بۆ نمە لەناو ئەم شوێنەیە ئێمە کە هاتوین ینی متابع و ڕستمان کردووە چاودێریمان کردووە مناڵمان بینیوە جگەرەی کێشاوە یان مناڵمان هەیە نێرگەلا کێشێ یان مناڵمان هەیە بەڕاستیەکەی لەگەڵ گروپ و باندێکی خۆیانە وەکو جەماعەتێ مناڵ ئەچنە کافتریاکان یان کە بیستمانێتەوە مناڵمان هەیە مەشروباتە خواتەوە بۆ ئێمە کاتێک کە ئەڵێن بە خەڵکی ئەڵێن هاوکاری ئەم مناڵانە مەکان ڕاستی ئەمە لە پاڵپشتێکی زانستیمان هەیە ینی ئێمە توێژینەوەی کۆمەڵناسی و دەرووناسیەوەمان پێڵێت زانایگە بوارەیە توێژینەوەی کردووە بەشێکی زۆر لە مناڵانە تووشی ینی بەرکەوتنی خراپە بن لەگەڵ خەڵکیان تووشی جگەرە کێشانە بن نێرگە لە کێشانە بن خواردنەوەی مەشروباتە بن ئەمانە بەڕاستی هەمووی کێشەیە بۆ خێزان بۆ ئەم مناڵانە بابەتمان هەبووە بۆ نمونە کچمان هەبووە ینی تەحەڕوشی جنسی پێوە کراوە یاخود مناڵمان هەبووە بەکارهێنراوە بۆ بەکارهێنانی پارەی تەزویر یان مناڵمان هەبووە بەکارهێنرێ بۆ گواستنەوەی دەرمان مادەی بێهۆش ئەمانە هەمووی بەڕاستەکەی ئەو مەترسیانن کە خێزانەکان کۆمەڵگا ئەبێت زۆر بە جدی وەری بگرن یعنی ئەو شتە ئەوەندە ئاسایی نییە مناڵێک دێتە سەر جادە یاخود چەند مناڵێک ئێمە وابزانین تەنها ئەم دیوەزاهرەیەتی مناڵێک لەسەر جادەیە و ئیشەکات و خەڵک خێری پێەکە ئێمە زانین لە کۆمەلگایە ئینسانی باش و خراپێ بەڕاستی ئینسانە مرۆڤە خراپەکان ئەم مناڵانە بەکارهێنن بۆ بەرژەوەندی خۆیان ڕاستیە پەیامی من بۆ کۆمەلگا ئەوەیە کە ئەم مناڵ وەکو سەروەتێکی نیشتیمانی و ئینسانی ئەبێ زۆر بە پیرۆزی زۆر بە باشی بیری لێ بکرێتەوە ئەم منداڵانە کە دێنە سەرجادە بەڕاستی چەندین کاریگەری خراپی ئەبێت لە ڕووی دەرونیەوە مناڵان تووشی زەبری دەرونیە بن ئەم منداڵانە تووشی بەرکەوتنی یاساییە بن ئەم مناڵانە تووشی چەندین کێشەی کۆمەڵایەتی و دەرونی و سلوکی و دابڕان لە خوێندن ئەبنەوە بەڕاستیەکەی پەیامی من ئەوەیە کە دایکان و باوکان کۆمەلگا زۆر بە جدیتر بیر لەم بابەتە بکەنەوە و خێزانەکان مناڵەکانیان نەنێرنە سەرجادە هەروەها کۆمەلگا هۆشیارانتر تعامل لەگەڵ ئەم مناڵانە بکەن و هەروەها پەیامم بۆ حکومەت ئەوەیە کە ژیانێکی شایستە و مسۆگەر بۆ خێزانی ئەم منداڵانە فەراهەم بکەن هەروەها میدیاکان بە جدیتر باس لەم لایەنانە بکەن و بە مەترسیەکانی منداڵی ئیشکەر و سوالکردنی مناڵ ڕوونکەنەوە بۆ خەڵکی هەروە داوایەکشم لە پەرلەمانی کوردستان هەیە بەداخەوە زیاد لە 10 ساڵە پرۆژە یاسایەک مسودەیەک گەڵاڵە کراوە لەسەر پاراستنی منداڵ چکە بەداخەوە تاکو ئێستا ئێمە چوارچێوێکی یاساییمان نیە تایبەت بە منداڵ یعنی هەموو شەریحەکان یاسایەکیان هەبێت بەڵام تاوەی ئێستا کە یاسایەک نییە سەبارەت بە پاراستنی منداڵ بۆیە پەرلەمانی کوردستان پێویستە کات زۆر بە جدیتر بیر لەو پەیامە بکاتەوە و هەمومان بتوانین منداڵ بپارێزی بەڵێ ڕاستێکی ئێمە تا ئێستا نەسێک ینی نەسێکی ئاوامان نییە تەجریمی ئەوە بک بڵێ بۆ نمونە ئەگەر مناڵی هاتە دەرەوە ئیشی کرد
باوکەکەی بانگەکەی محاسبەیەکەی یا محکمەی تحقیقی لەگەڵا بکە محکمەی جینایەت عقوبەی بە ئەم حاڵەتەمان نییە بەڕاستی بەڵام مناڵەکە ئەگەر نەتیجەی ئەم کارکردنە تووشی هەڵەیەکی یاسایی بوو بۆ نمونە تووشی دیاردەی سوالکردن بوو یا خوا نەخواتە مناڵەکە تووشی دیاردەی لەشفرۆش تووشی لەشفرۆشی بوو یا بەکارهێنا لە کاری لەشفرۆشیە لەم حاڵەتا بە پێی یاسا بە خێوکەرەکەی بە خێوکەرە یاسایەکەی کە باوکێتی یا دایکێتی یا مامێتی یا باپیرێتی تووشی بەرپرسیارەتی یاسایە بێ هەم جەزایی هەم لە ڕووی داراییشەوە ئەگەر کارێکی نەشیاوی کرد و زیانی گەیان بە کەسێکی تر کە پێوترێ غیر لە قانونە ئەتوانێت داوای سزایی لەسەر بە خێوکەرەکەی لە محکمەی تایبەتمەند کە محکمەی تحقیقی ئەحداسە تۆمارکات و داوای پێبژاردننی ئەو زیانانە بکات. هەر وەک باسمان کرد بابەتی ئیجراعاتە قانونیەکان لە ڕووی سزاییەوە قانونی مشەڕعی عێراقی ئەحکامی مناڵانی لە گەورە جا کردوێتەوە بە تایبەتی لە بابەتە سزایەکانە بابەتی گەورە کاتێک تاوانی ئەنجامەدرا سزا دەدرێ ڕێکاری یاسایی سزایی بەرامبەرەکرێ بەڵام مناڵ کە هەژدەی تاو نەکرد دەبێت ڕێکارەکان تەدابیری پێوەترێواتە ڕێکاری خۆپارێزیە چاکسازیە بۆ مناڵەکە نمونەمان هەیە بۆ نمونە کەیسمان هەیە لە دادگاکانی سلێمانیە لە ڕەگەزی مێینە مناڵمان هەبووە بۆ نمونە لە تاوانی بەکارهێنانی مادەی هۆشبەرە تێوەگلاوە چەند جارێ محکمە کراوە لەلایەن دادگای تایبەتمەندەوە بەڵام حەزەکەم ئاماژە بم بۆ لێرە کە دادگاییکردنی مناڵ جیاوازە ئیجراعاتەکان جیاوازە سەرجەم ڕێکارەکانی تحقیق و محاکەمەکردنیش بە شێوەی سڕی یا بە شێوەی نهێنی ئەنجامەدرێت تەنها خودی مناڵەکە لەگەڵ دادوەر و داواکاری گشتی و محامی کەیسەکە توان بچنە ژوورەوە ئەمە بۆ ئەوەی کە بنیاتی شخصیەتی ئەم مناڵە نەڕوخەیە هەر لە مناڵەوە خەڵک نەزانێت کە ئەم مناڵە پێشینەی تاوانکاری هەیە کار لە کاریگەری لەسەر داهاتووی دروست نەکە بۆیە ئەبینی قانونی عقوباتی عێراقی قانونی وە زۆربەی وڵاتانیش لەگەڵ تەمەنی مناڵە ئیجراعاتەکانی هێمنترە لەسەرخۆترە نەرمترە چونکە ئێشتا ئەم لە ڕووی ئەهلیەت و لە ڕووی قانونی لە ڕووی نزۆجی عەقلی و پێنەگەشتووە زۆر لاحی زهنی ئیرادە و ئیدراکی بەسەر خۆیان زاڵ نییە بۆی بەم جۆرە تەعاملی لەگەڵا کرێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە دامەزراوەکانی چاکسازی و کەسێک کە باسم کرد بۆ نمونە هێنامەوە ئەم مناڵە کابرێتە دام و دەستگای چاکسازی لە چاکسازی ژنان و مناڵان دوایەوە کە حکومەکەی پلەی کۆتایی وەرەگرێت لەوی دائێنین بۆی کاری چاکسازیەکەی دەست پێ بکات بەداخەوە بابەتی چاکسازی مناڵەکان لە زۆربەی کەیسەکانە لە کەیسی سوالکردن لە کەیسی موادی مخدر لە کەیسی تەحەڕۆش دەستدرێژی سێکسی کە ئەگرێتە سەریان کاریگەری پێچەوانەی هەبووە واتە لە ناو دام و دەستگاکانی چاکسازیە لە بری و مناڵەکان ئیعادەی تەئهیل کرێنەوە دووبارە حازر کرێنەوە بێنەوە ناو کۆمەلگا بە شێوەیەکی باشتر بەداخەوە لەوێ فێری تاوانی خراپترە بن و موادی مخدر ئەگەر پێشتر بەکارهێنەر بوو بێتن ئەو ئەمجارە بە شێوەی خراپتر بەکارهێنن و لەوێ لەوانێت تووشی تەحەڕۆش و فێری بەڕاستی کردەوە و ڕەفتار و شتی نەشیاوتریان بکەن بۆی ئەبینی ئەو تەدابیرانەی بەرامبەر بە مناڵان نەکرێت بە جۆرەی قانونە عێراقیەکان لەبەرەوەی دام و دەستگا چاکسازیەکانمان بەڕاستی مۆدێرن نین و پێی سەردەم تەعاملیان لەگەڵا ناکرێ ئەتوان بڵێن کاریگەری پێچەوانەیە هەیە لە باتەوەی ئیسلاح بکرێن بەداخەوە کەیەنە دەرەوە تووشی تاوان و لادانی خراپتری شەبن ئەتوان بڵێن قانونەکانی یاسا عێراقیەکان بند و بڕگەی زۆر باشی تەیە دەربارەی فئەی مناڵ هەر لە دەستورەوە لە قانونی ئەحوال شەخسی قانون ڕێعایە قاسرین قانونی ئەحداس قانونی عەمەل عێراقی نەسی زۆر باشی تایە دەربارەی فئەی مناڵ بەڵام عیبرە لە جێبەجێکردنایە ئێمە چەندین کەیسمان هەیە لە دەرەوەی دادگاکان چاوی یاسا هێشتا نەیبینیون جارێ نەبوون بە کەیس لە بنکەکانی پۆلیس و لە دادگاکانە بۆیە تەعاملکردنی قانون لەگەڵ مناڵات توانین بڵین لە عێراقا تا ڕێدەیەکی باش توانیوێتی تەختیەی بابەتەکە بکات تەختیە کێشەکانی مناڵکە مافەکانی مناڵکە بیرمانە چێ عێراقیشەکە لەو وڵاتانەی کە ئینزیمامی کردووە بۆ تەصدیقی ڕێکەوتنامەی جارنامەی گردوونی مافەکانی مناڵی کردووە بەڵام لەسەر ئەرزی واقع لە جێبەجێکردنا کە ئەیبینین حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگا و وەزارەتەکان وەکو پێویست یاساکان جێبەجێ ناکەن و ناچنە ژێرباری ئەو مافانەوە کە مناڵ هەیەی هەر لە خوێندن هەر لە ژیانی ناو خێزان هەر لە ئیژ نەکردن هەر لە پارێزگاریکردنیان لە دەست درێژی و بەکارهێنانیان لە شەڕ و جەنگ و پشێوەکانە ئەتوانین بڵێن لەسەر ئەرزی واقع و لە ڕووی جێبەجێکردنەوە بەڕاستی مافەکانی مناڵ بەو جۆرە بەجەرسە نەبوو کە لە یاساکانە هاتووە.